سەبارەت بە دەستگیرکردنی ئەو کۆمەڵە پەنابەرە و ئێمە لەسەر ئاسی دەرەوەی وڵات هەردوێنێکە لەگەڵ گەورەترین حیزبی بەریتانی ئۆپۆزیسیۆن قسەمان کردووە و پێمان ڕاگەاندوون کە ئەبێ و هەڵمەتی دەستگیرکردنە کۆتایی پێبێت و پاشان لەگەڵ کۆمەڵک پەرلەمانتاریش قسە کراوە لەسەر ئاسی ناوخۆیش ئێمە هەر ئەمڕۆ لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە بە تایبەتی وەزارەتی دەرەوەی حکوومەتی عراقی قسەکەن بە شێوەیەکی فەرمی دیارە حکوومەتی عراقی لە چەند هەفتەی ڕابردووە ئەوان ڕایانگەیان کە ئەوان هیچ هاوڵاتیەکی عراقی بە زۆرە ملێ لە فڕۆکەخانەکانی عراق وەرناگیرێتەوە بەڵام ئەمە تەنها کیفایەت نییە بێ بە شێوەیەکی فەرمی داوا لە حکوومەتی بەریتانی بکەن و ئەو پەنابەرانەوە هاوڵاتیانە ئازاد بکەن لە وڵاتی بەریتانە بە حکمیەوەی هەتاوە کۆمان ڕەزامەندی دەرنەبڕن هیچ پەنابەرێک لە وڵاتانی ئەوروپا و دیپۆرتی هەرێمی کوردستان و عراق ناکرێنەوە تایەتی لەوێ خێزان و ژن و ماڵ و مناڵی هەیە و مناڵی تەمەنی زیاتر لە 10 ساڵە بێت لەلایەن پۆلیسی بەریتانیاوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردووە زیاتر لە 30 پەنابەر دەستگیر کراون و هۆکاری دەستگیرکردنەکەشیان تا ئێستا ڕوون نەکراوەتەوە لەلایەن پۆلیسەوە بردویانن لە کاتی ئیمزای هەڵبەتەمانە کاتێکە ئیمزایان هەبووە ڕۆژچوونە هەفتانەیە مانگانە پۆلیس ئیمزایان بۆ دانێ لە کاتی ئیمزاکانیانە دەستگیر کراون و لە نزیک فڕۆکەخانەی هیسرۆ لەوێ هێشتوێنەوە.